بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه وسلم. ئەمڕۆ حەفتەی 2025 ڕۆژی جومعەیە لە ئەستەمبول لە مەنتیقەی گەبزە دەورەیەک هەبوو لە خزمەت بەڕێز ئوستاز مونیر. دەورەکە سەبارەت بە تەفسیر و کتێبەکانی بەدیع الزەمان سەعید نوڕسی. بەڕاستی من بۆ یەکەم جارە بەشداری بکەم لە دەورەیەکی ئاوا. ڕاستە ئێمە بەدیع الزەمان وەکو ناو بیستومانە و قسەکانیشمان جار بیستوە، بەڵام من وەکو خۆم هەتاکو ئێستا بۆم نەگونجاوە، بۆم ڕێک نەکەوتووە بتوانم لە نزیکەوە بگەم بە خزمەتی کتێبەکانی و بۆیە یەکەم جارە من بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر لەم دەورە توانیمە ئیسفادەیەکی باش بکەم، چونکە کتێبەکانی مامۆستا هەمووی باس لە تەفسیری قورئانە بە شێوەیەکی جیاواز، بە شێوەیەکی چونکە قورئان خۆی ئەحسەن القیسەسە، بە شێوەیەکی مامۆستا هاتووە تەفسیری قورئانی کردووە لە شێوەی چیرۆک و نمونەی جوانە. لەگەڵ ئەوەیشە هاتووە مامۆستا ناوەکانی رب العالمین ئەسماء الله الحوسنا هاتووە شەرحێکی تەفسیلیەوە بە ناوەکانی خوای گەورە. لەسەر مالک المولک هاتووە چەندەها قسەی تازەی پێ، لەسەر قەدیری رب العالمین، لەسەر بسم الله، لەسەر الله ئەکبەر، لەسەر جەمالی رب العالمین، لەسەر جەلالی رب العالمین. ئەمانە هەمووی بەڕاستی بۆ من تازە بوو، بۆیە بەڕاستی دەورەکە لەگەڵ چەند برایەکی وڵاتانی دەرەوە خەڵکی عالەمی عەرەبی تیابوو، عالەمی ئەفریقی تیابوو، توانیمان دەورەکە بە سەرکەوتووی تەواو بکەین. هەر کەسێک من بەڕێی من ئەم دەورە پێویستە بۆ هەموو کەسێک کتێبەکانی ئەگەر بتوانێت لە نزیکەوە دەورە ببینێ، ئەگەر نەیشتوانێت لە نزیکەوە دەورە ببینێ، بەڕاستی پێویستە کتێبەکانی مامۆستا بخوێنێتەوە بۆ ئەوەی هەم خۆی تۆکمە بکات، هەم بتوانێت جوابیشی پێبێت بۆ خەڵکانێک، و هەم بتوانێت لە ڕێگەی ئەویشەوە داوا بکات و خەڵکی تر بانکات بۆ ڕێگەی ئیسلام. من لێرەدا پێم خۆشە سوپاسی سەنتەری نور، زۆر سوپاسی بەڕێز ئوستاز مونیر بکەم بۆ تەواوکردنی ئەم دەورە، و خوا جزای خێری باتەوە، خوا سەلامەتیکە ئینشاءڵڵا. من کە ناوم ئیدریس حەمە سەعید حەمە ساڵە، خەڵکی هەڵەبجەی شەهید. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين.